بۆی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحی سونەنی ئیبن ماجە هاتۆ بە ژمارە 122 دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێت إلا بلالا فإنه هانت عليه نفسه في الله أفرمي صحابة كاني بيغمري خوا صلى الله عليه وسلم زور تعذيبيان دخوارد هندي كان هبو لقومكي خوي كسانك دفاعا لأكرد إلا بلال حبشين من رضاي خوي لبي هيج كسيك نبو دفاعي لبكا أمي كري خلف أمي بن خلف لعنتي خوي لبي چی لێ دەکرد لە گەرمایی خۆردا دەیبەستەوە بەردی گەورەی دەخستە بانسکی بۆی لە دینەکەی محەممەد صلی الله علیه و سلم واز بهێنێ بەڵام نیعمەتی خوا قەت واز لێ ناهێنێ ئەو ڕزای خوای لێ بێ ئەفەرمێ فإنه هانت عليه نفسه في الله ئەو نفسی خۆی زۆر بە کەمەزانی بەرامبەر بە خوای پەروەردگار نفسێک بۆ خوا دەرنەچێ چ قیمەتێکی هەیە بۆی کاتی ئیمامی عیزی کوڕی عەبدولسەلام ڕەحمەتی خوای لێ بێ ئەو ئیمامە گەورە دەسەڵاتدارەکان هەنێکیان هاتن هەنێ ئیشیان پێ کرد ئەو نەیکرد چونکە ناشەرعی بوو هاتن بیکوژن عەبدولەتیفی کوڕی هات وتی باوەکیان کۆمەڵە کەسێکی دەسەڵاتدار لە دەرەوە وەستاون شمشێرەکان لە کێلان دەرکردووە چاوەڕێن بڕۆیتە دەرەوە بتکوژن چونکە تۆ بە قسەی ئەوان ناکەی لە شتی ناشەرعیە ئەوان کە دەڵێن بی کە تۆ نایکەی بە قسەی ئەوان ناکەی لە شتی ناشەرعیە لە دەرەوە شمشێریان لە کێلان دەرکردووە و لە کیفەکە دەریان کردو چاوەڕێی تۆیانە بێتی دەرەوە بتکوژن ئەویش بڵێ چی باشە ڕەحمەتی خوای لێ بێ ئینسان کە خوای ناسی نفسی خۆی لا زۆر بێقیمەتە بێ فإنه هانت عليه نفسه في الله گوێی بە نفسی خۆی نەئەدا لە پێناو خوادا چی بەسەرا بێ بۆی ئیمامی عیزی کوڕی عەبدولسەلام فەرمووی ڕەحمەتی خوا لێ بێ یا وەلەدی والله إن أباك لأحقر وأقل من أن يقتل في سبيل الله عز وجل ودي رولا يعني تو شيء عەبدولەتیفی كرم والله باوكي تو زوزل وكمترو زوزل وبين رختله بين أخوة بكجري كي أخوة بيدا بين أخوة بكجري بلان باوكي تو زوزل وكمترو بين أخوة بكجري شكا أخوة يجي جربة الصلاة أو هداية إيمان بروردتكات بختورتكات شانازي بإسلامتي خوت ودكي هرچني باش بدلي من خرابم باوك زور زۆر لەوە کەمترە لە پێناو خوادا بکوژرێ چونکە خوایەکی گەورەیە بیلالی حەبەشی ڕەزای خوای لێ بێ نفسی خۆی لە بەرامبەر خوادا بەکەم دەزانی هیچ قیمەتێکی نەبوو چونکە بۆ خوا عەزاب ئەدرێ بۆ خوا سزا ئەدرێ لە پێناو خوادایە گوێ پێ نییە وهان على قومه قومەکەشی زۆر بێڕێزی تەماشایان دەکرد و سوکایەتیان پێ دەکرد فأخذوه فأعطوه الولدان فجعلوا يطوفون به في شعاب مكة وهو يقول أحد 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 بەڵێ بیلالی حەبەشی ڕەزای خوای لێ بێ پەتیان دەکردە ملی دەیاندا بەدەست مناڵەکانەوە لە کۆڵانەکان و لە ناو شوێنەکانی مەکەدا دایانگەڕان مناڵ یاری پێکرد و گاڵتەی پێکرد سوکایەتیان پێکرد پەتیان دەکردە ملی ڕانەکێشا هەردەی فەرموو ئەحەد ئەحەد خوای من تاکو تەنها شەریکی نییە بەڵێ ئیمامی ئەوبەکری سیدیق ڕەزای خوای لێ بێ کڕی لەبەر خاتری خوا ئازادی کرد وەکاتێکیش کە پێغەمبەری خوا وفاتی کرد صلی الله عليه وسلم بیلالی حەبەشی ڕەزای خوای لێ بێ فەرمی من لە مەدینە ئەڕۆم بۆ وڵاتی شام ئیمام ئەوبەکر ڕەزای خوای لێ بێ ڕێگری لێ کرد فەرمی ئیمامی ئەوبەکر ئەگەر منت لەبەر خاتری خوا کڕی و ڕزگارت کردومە وازم لێ بێنە ئەگەر لەبەر خاتری خوایش نییە وە شتێکی ترە ئەوش فەرمی لەبەر خاتری خوا تۆ بازار فەرمی ڕێگا لە من مەگرە دەڕۆم دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شاری مەدینە دانانیش أحد